ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەورێم جاری بەرنامەکەمان تایبەتە بە زیادبوونی تاوانەکانی دزی لە هەرێمی کوردستاندا. ئەوەی کە دەزانین بەردەوام هێزە ئەمنیەکان چاودێری ماڵ و سامانی هاوڵاتیان دەکەن و لە ئەرکدان بەردەوام بۆ ئەوەی کە سامان و ماڵی هاوڵاتیان بپارێزن. بەڵام دەزانین کە تاوانەکانی دزیکردنیش بەردەوامیان هەیە و لە ئێستادا گۆڕانکاری لە شێوازی ئەنجامدانی ئەم جۆرە تاوانەشدا کراوە. بۆ ئەوەی کە گرنگە بپرسین چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە تاوانەدا دەکرێت و ئەو کەسانی کە دەستگیر دەکرێن دەوترێت بەشێکی زۆری ئەو کەسانی کە دەستگیر دەکرێن بە ئەوەی کە تاوانی دزیان ئەنجام داوە پێشینەی تاوانکاریان هەیە. ئەمەش مانای ئەوەیە کە سزاکان بە شێوەیەک نین کە بتوانرێت ئەم کەسانە جارێکی تر بە شێوەیەک بخرێنەوە ناو کۆمەلگا کە ئەم تاوانە ئەنجام نەدەنەوە. کەواتە لە ڕووی یاساییەوە سزاکان چۆنن و بۆ لەمە و دوا کاتێکا وەک باسمان کرد شێوازی ئەنجامدانی ئەم تاوانە گۆڕانکاری بەسەردا هاتووە سزاکان دەبێت چۆن بن. بۆ لەمە و دوا هێزە ئەمنیەکان دەبێت چۆن بە شێوەیەکی باشتر چاودێری ئەو کەسانە بکەن و هەوڵ بدەن بە زووترین کات ئەو کەسانە دەستگیر بکەن کە ئەم تاوانانە ئەنجامەدەن. دزینی ئۆتۆمبیل لەم ساڵدا کە هێشتا چەند ڕۆژێکی کەم تێپەڕی کردووە زیادی کردووە. ئەمە تەنها لە شاری سلێمانی نیە بەڵکو لە تەواوی پارێزگاکاندا ئەمە هەیە کە لە سلێمانی و ئۆتۆمبیلانە دەدزرێن و دەبێتە پارێزگاکانی تر یاخود بە پێچەوانەوە. هەرچەندە هێزە ئەمنیەکان کۆنتڕۆلی ئەمەیان کردووە بەڵام بۆ لەمە و دوا دەبێت چی بکرێ و ئێمە چۆن هاوڵاتیان و شۆفێران ئاگادار بکەینەوە و ڕێنمایی تەواویان بدەینێ بۆ ئەوەی کە دوور بن لەم جۆرە تاوانانە. هەموو ئەمانە لە بەرنامەی ئەم جارەدا تاوتوێ دەکەین. سەرەتا راپۆرتێکمان هەیە، راپۆرتەکە بینین و لەگەڵتان بەردەوام بین. دەچمە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی. دەمەوێت بە دوواداچوون بۆ چەند کەیسێکی تایبەت بە حاڵەتەکانی دزیکردن بکەم و ئەو پاڵنەر و هۆکارانش بزانم کە لە پشت ئەم حاڵەتانەوەن. بە پێی هەندێک ئاماری ناڕەسمی دەوترێت حاڵەتەکانی دزینی ئۆتۆمبیل و چەند جۆرێکی تری دزیکردن لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوون کردووە. ئەم کەیسەم ڕوبەڕووی بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پۆلیسی پارێزگای سلێمانی کردەوە و لێم پرسی هۆکاری پشت ئەم تاوانانە چییە؟ دزینی ئۆتۆمبیل بەس لە سلێمانیان نیە، بۆ نمونە لە هەرێمی کوردستانە هەموویان هەیە، لە جنوبیش هەیە. ئەمانە وەکوتم گروپن. گروپەکان هەندێکیان لە بەغاوە ئۆتۆمبیلە دزن و بەرەو ناوچەکانی هەرێمی هێن و یا بەرەو هەولێرەی بن و لەوەی فرۆشن. بە پێچەوانەشەوە هەندێک کەس هەیە لێرە کە ئۆتۆمبیلە دزێەوە ئیباتە شارەکانی نزیک بەغا و دیالە و خانەقینوانە لێوێ ساقیەکەنەوە. تەمەنەوانی ئەوێش تاالبی ئەم دزیان چووکە باندن بەیەکەوە ئەجنا خەڵکی ترسیاری دزی ناکردێ. ئەمانە دروست بوون لە بینیەکە و ئۆتۆمبیلانە دزن و ئەیفرۆشنەوە. هەندێکی حاڵەتی دزیکردنی ترمان هەیە ئەو خوشکانەیە ئەو برایانی کە بایانەن هەڵەسن بۆ دەوامی ئاچن بۆ کاریا ئۆتۆمبیلەکە لە بەر دەرگا بە ئیشکراوی بەجێڵێ ئەڵێ باگەرم بێت تا خۆمەگۆڕم. یەک دوو حاڵەتی ئۆتۆمبیل دزینی لەو بابەتەمان هەبووە، دواتر دۆزیومانەتەوە. بەعامیمە لە یەکی 2021 تا ئەمڕۆ هەش حاڵەتی دزینی ئۆتۆمبیلمانە بوو بەو جۆرەی کە بۆم باس کردی. دوانیان لەوە بۆ کە بە ئیشکردووی لە بەردماڵەوە دایناوە و توێ دوای ئەمە دەرەوە کاتی هاتووس ئۆتۆمبیلەکەی نەماوە. لەو هەشت حاڵەتی دزینێمە 6 ئۆتۆمبیلمان دۆزیوەتەوە، دوو ئۆتۆمبیلمان نەدۆزیوەتەوەی کە تا ئێستا نادیارە. دە کەسیشمان لەسەر ئەم تاوانی دزیانە دەستگیر کردو. یەکێک لە فاکتەرەکان قەیرانی داراییە، دووهەم نەبوونی هەلی کارە، سێهەم هەندێک لەو کەسانی کە دزیەکەن کردویانن بە پیشە. واتە ئێمە خەڵکە بۆ دزی کردووە جارێک بە عەفوویەک بەر بووە یا بە کەفالەت بەر بۆ کەسەکەی بەرامبەر تەنازولی بۆ کردووە، ئیترەمە نەگیراوەتەوە. بەڵام خەڵکی تر هەیە ینی مانگێک بەسەر بەربوونەکە تێپەڕ بووە بە هەمان تاوانی دزی گیراوەتەوە. فاکتەرەکانی دزیکردن زۆرن. هەندێک کەس هەیە نیەتی دزیکردنی نییە، بەڵام لەگەڵ باندێک کاتێکەڵە بێ هەڵی خەڵەتێنن بە قسەی باقوبریق ئەوەنگە پارەدێمە و لەگەڵ ما بەو تۆ هیچ ناکەیت و بەس چاودێری بکەوە. ئەمانە هەڵیان خەڵتێن تێکەڵای باندەکانە بنەما خۆیان نیەتە جورمیەکە لە نیەتەکەیان نییە، بەڵام چییە پاڵنەرێکەیە کە ئەو کەسانن کە لەگەڵیانە تێکەڵە بنە و کاراناکەن. ئامارەکانی پۆلیسی پارێزگای سلێمانی ئاشکرای دەکەن جگە لە حاڵەتەکانی دزینی ئۆتۆمبیل سەرجەم حاڵەتەکانی تری تاوان لە پارێزگاکە بە هۆی چاوکراوەی هێزە ئەمنیەکان
ڕویان لا کەمبوونەوە کردووە. نەقیب سەرکەوت ئەحمەد بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پۆلیسی پارێزگای سلێمانی دەڵێت لە ئەنجامی بەدواداچوون و شەونخوونی هێزەمنیەکان ڕووداوەکانی دزیکردن و تاوان ڕویان لا کەمبوونەوە کردووە و هێزەکانی پۆلیس و ئاسایش و سەرجەم تیمامنیەکان با پشبەستن بە پلانێکی ئەمنی تۆکمە ڕێگری لە هەموو جۆرە تاوانێک دەکەن و تۆمەتباران ڕوبەڕووی سزای یاسایی دەکەنەوە. ئەگەر ئێمە بەراورد دەکەین لەگەڵ وڵاتانی دراوسێمان و لەگەڵ وڵاتانی دنیاە ئەو تاوانی ئۆتۆمبیل دزین و هەندێک تاوانی دزیکردنیش هەیە. ئێمە ناتوانم بڵێم یەکەمین، بەڵام توانیمانە لە 90 ئەو تاوانە بدۆزینەوە و لە هەوڵی شاین بۆی کە بتوانین هێزەکانمان لە گەڕەکەکان نابێ خەڵک هاوکارمان بۆ لە پێدانی زانیاری لەسەر چەند کەسێک یا باندی یا گروپێک کە دروست بوون ئەمانە هەمووی ئەو بوون کە پۆلیس توانیوێتی ئەو حاڵەتانە کەم بکاتەوە. بەپێی ئامارێکی پۆلیسی پارێزگای سلێمانی لە ساڵی 2020دا 966 حاڵەتی دزیکردن تۆمارکراوە کە بریتی بوون لە جۆرەکانی دزیکردن لە ماڵ و دوکان و بڕینی جانتای ئافرەتان و دزینی ئۆتۆمبیل و ماتۆڕسکیل. کۆی گشتی و تاوانانەی کە لە ماوەی ئەو ساڵەدا تۆمارکراوە 1320 حاڵەت بووە و 7553 تۆمەتباریش دەستگیر کراون. تەنیا لە ماوەی ئەم چەند هەفتەی ساڵی 2021دا 8 حاڵەتی دزینی ئۆتۆمبیل و 25 تاوانی جۆرا و جۆر تۆمارکراوە و بەهۆیەوە 55 کەس دەستگیر کراون. مەریوانە بڵا، کورسات نیوز، تایبەت بە بەرنامەی فایل و دیاردە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لەگەڵتان بەرداوامە بین بە میوانداری هەریەک لە بەڕێزان ڕائید کارزان ئەمیر غەفوری بەڕێوبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم کە جەنابیان بەسپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان هەیە. هەروەها بەڕێز عومەر قادر بەرزنجی پارێزەری ڕاوێژکار و هەروەها هەستیار عەلی توێژەری دەرونی کە بەسپاسەوە ئەنج لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیان هەیە. بەخێربێن کاک کارزان، سڵاوت لێبێت. من سەرەتایە مەلای جەنابەت ئەو ئامارانەی کە گوێبیستی بووین لە راپۆرتەکەدا تایبەت بوون بە پارێزگای سلێمانی. ئەگەم پرسیارەوە لە جەنابتان بکەم بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ئامارەکان تایبەت بە تاوانی دزیکردن چیمان پێڵێن؟ بەڵێ، زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. پێشەچی ئێمە تا ئێستا لەبەر ئەوەی مانجی یەکمان تەواو نەکردووە، ئێمە هەموو سەرمانگەی وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم هەموو سەرمانگێک ئاماری تەواوی کوردستانمان بەدەست دەگا لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێم، کەواتە ئێمە بەس ئەو ئامارانەی لەلای ئێمە تۆمار کراوە سەبارەت بە دزی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان تەنها ئامارەکانی ساڵی 2020مان بە کۆی گشتی لە بەردەستە. وەکوتم لەبەر ئێوەی ئێمە تا ئێستا نەگەشتونە کۆتایی مانجی یەک بۆی ئامارەکانی کوردستانمان بە تەواوی بگاتە بەردەست. بەڵێ، باسمان لەوە کرد لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی دزینی ئۆتۆمبیل زیادی کردووە. ئەمە دەکرێت بڵین بۆ پارێزگاکانی تریش بە هەمان شێوە ئەم تاوانە ڕوو لە زیادی کردووە؟ بەڵێ، خۆی وەکو کاک نەقیب سەرکەوت باسی کرد، دزینی ئۆتۆمبیل لە هەموو شارەکان وەکو جەنابیشیان ئاماژەی پێکرد، دزینی ئۆتۆمبیل لە ناوان شارەکانی کوردستان و شارەکانی جنوب کەوا ئەو شارانەی لێرە دەدزرێتن دەبردرێتە ئەولا بە هەمان شێوانی لەوێن دەرش دەدزرێت دەهێنرێتە هەرێمی کوردستان مامەڵی لەگە دەکرێت لەبەرەوە ئێمە خۆمان نەزانین هاوڵاتی خۆمان ناچێت سیارەیەکی بێ ئەسڵ و ئەساس و بێ خاوەن بکڕێت. بۆیە ئەم سیارەی ببورە دزینی ئۆتۆمبیل ڕۆژ بە ڕۆژ دەگەڕێتەوە، ینی ئەگە بڵێن زیادی کردووە دەگەڕێتەوە بۆ خەمنەخۆری خەڵک کەوا سیارەکانیان بە کراوەی بەجێ دەڵن یاخود سیاریان لە بەردەرگاکانی ماڵی بە پێکرایی جێدە هەڵن. نەکو خۆمان دەزانین لەبەروێ ئێستا ئەو سیارانەی سەردەمی ئێستا هەموو سیاراتن بە کۆدن زۆر ئەستەمە تۆ بتوانانی کلێلێکی بۆ ئیسیساکەی یا وەکو سیارەکانی زمانی پێشوو بتوانانی کلێلی لەسەر کۆپیکیتەوە سیارەکان ئەو کلیلە ئەو سویجانە بەکاربێنی بۆ دزینی ئۆتۆمبیل و هەروەها ئەو دوکانانەی کە ئەویان هەیە مۆڵەتیان هەیە بۆ کۆپیکردنی سویدی سیارە
وەکو جاران نییە تۆ کۆمەڵێک ڕێنماییان هەیە ناتوانانی هەر خەڵێک بچێ سویجی سیارەکەی خۆی بە یەک کۆپی بکە ڕادەبەرە لە ڕێنماییەکانی کە بۆیان چووە. کەواتەکە کەرزان ئێوە پێتان وایە بەشێکی بۆ کەم تەرخەمی شۆفێران خۆیان نەگەڕێتەوە؟ بەڵێ 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 بێگومان ئێمە وەکو وتمان لەبەروەی پۆلیس بەگشتی ڕێکاری خۆپارێزی بە تەواوی گرتۆتە بەر بەڵام لەگەڵەوە خەڵک دەبێت هاوکارتان بێت. بەڵێ ئێمە وتم دەستگاکانی ئەمنی بەگشتی لە هەرێمی کوردستان ڕێکارە خۆپارێزیەکانیان گرتۆ دەبەرە بەڵام دەبی هاوڵاتیانیش بەرامبەر ئەم ڕێکارە خۆپارێزیانە یارمەتی دەستگا ئەمنیەکان بدەن بۆی کە زیاتر ئاگایان لە ئۆتۆمبیلەکانیان بێ زیاتر ئاگیان لە سەر و ماڵی خۆیان بێت. زۆر باشە دواتر گەڕێمە وڵات کاکارزان کاک هەستیار بەمەلای جەنابێت. ئەگەر خوێندنەوەی بکەین بۆ کەسانەی کە تاوانی دزی ئەنجام ئەدەن ئەکرێت بڵێن ئەم کەسانە نەخۆشن یاخود پاساو چییە بۆ ئەوەی کە کەسێک ئەم تاوانە ئەنجام بدا لایانی کۆمەڵایەتی لایانی ئابووری ینی زۆر جارێمە ڕەنگە کەسێک لایانی ئابووری زۆر خراپیش بێ بەڵام بیلۆ نکاتەوە دزی بکە کەواتە ئەکرێت ئەو کەسانەی کە ئەم تاوانە ئەنجام دەدەن یاخود ئەم بیرکردنەوەیان بۆ دروست ئەبێ ئەگەر خوێندنەوەیەکی دەرونی بۆ بکەین ئەم کەسانە چۆنن نەخۆشن؟ لە ڕاستیە ئەوانەی ئەو کەسانی کە جەریمەی دزی ئەنجام دەدەن یا باڵم شدە دزن جۆرا جۆرن ینی تەنابوون منە لایەنێکان نییە کە با بڵێن دەستنیشانێکن کە ئەمە نەخۆشن یانە بۆیە لە ڕاستیە بەڵێ بەشێکیان نەخۆشن و گرفتاری دەرونین چکە ئێمە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەو کەسانی کە چێژ لە دزینی ماڵی خەڵکە بین یا چێژ لە دزیە بینین یا بۆ چەندین جار ئەم شتە دووبارە دەکەنەوە لەگەڵ خوێنانە تێکەڵاو بێ کوردداری خۆمانانە بڵێ ئەمانە بەشێکی پەیوەندی بەوەی کە لە ڕووی دەرونیەوە نەخۆشن و پێویستیان بە چارەسەرێ و بەشەکەی تریشەوەی کە ئێمە باسی دەکەین زۆر بابەتەیە کەم کەسانەوە لێکە کە بۆ نمونە پەنابەرن بۆی کە دزی ئەنجام بن بۆ نمونەوە یەکی لە هۆکارەکان لە ڕاستیە بواری پەروەردەیە کە بەداخۆ ئێمە لە زۆربەی کاتە لە زۆربەی حاڵەتەکانە جەخ لەسەر مابەتاکەینەوە یەکی لە توێژینەوە زانستیەکان کە لە ئەمریکا ئەنجام درراوە لەسەر بواری پەروەردە تا 5 ساڵی تەمەنی مناڵ یعنی ئەڵێ ئەو شتێک کە دیبات بە دزی حساب ناکرێت بەڵام لەسەر و ئەوڵە بە دزی حساب دەکرێت بۆیە زۆر جارەیە تێکەڵاوبوونی ئەو ڕحێتە بۆ کەسێک کە ماڵی خەڵک بە حەڵال بزانێت بۆی خۆی بیبات پەیوەندی بەلانی پەروەردەیە ینی لە ڕووی پەروەردەیە و نەقسی هەیە و ئەمە بەڕاستی بابەتێکی زۆر هەڵەگرێت کە ئێمە باسیکەین چۆن ئەو هەنگاوانە چۆنن کە کەسێک والێکە کە دزی ئەنجام باد وە دایک چۆن چاوپۆشی لێکە باوک چۆن چاوپۆشیەکەمە بابەتێکی دوور و درێژە بەڵام بە سەطحی کە بیڵێن ئەمە پەروەردە ڕۆڵێکی کاریگەریە بۆ کەسێک کە بۆ نمونە دزی ئەنجام باد یەکی لە خاڵەکانی تر بەڕاستی بێکاری ئەوەی کە کاک سەرکەوت باسی کرد بەداخەوە بێکاری و نەبوونی وەزعی مادەیە کە لە ڕووی لە هەرێمی کوردستان کردو باڵن خراپی بارودۆخی لە بارودۆخی دارایی خێزانەکان زۆر جارێ وای لە کەسەکە کردووە ڕێگا ناڕاستەکە با بڵێن ڕێگا چاوتەکان بژێرە بۆ ئەوەی کە بەشێک لە مادی دەستکەوێت یا با بڵێن سەر و سامانی دەستکەوێت بۆیە بەداخەوە یعنی بێکاری زۆر جارەیە ئەوەی کە جنابشی لە راپۆرتەکان مەشە پێدا زۆر جارێ وا لە کەسەکەەکە تەکنیک بەکاربێنە یا با بڵێن وەکو خۆمانیڵن دزی مۆدێرن کات چکە یعنی وا لە ماڵ و دانیشێ بیرەکات و هیچ شێکی نییە و ژانی خۆشی بوون ئەو جیاوازی تەبەقەی کە لە کوردستانە دروست بووە سێرەکە دراوسێکە یا فلان کەسی فلان کەس جوانتی ساری پێ جوانتی خانوو هەیە ئەڕوا بە ئارەزوی خۆ لەم شوێنانە کە ئەو فۆرمە لە با بڵێن لاسایکردنەوە بینێ یا باڵێن ئەو جیاوازی تەبەقەیە بینێ وای لێکا چی لەکە هانا بۆ بە کە پێش ئەوەی باز لە تەکنیکەکان ئەو گۆڕانکاریانە بکەین کە ڕویان ناوە خوێندنەوەیەکەیە لە ڕووی خێزانیەوە یعنی کەس و کار خێزان دایک و باوە کەس بکەن کە مناڵەکەیان لە مێشکیات ئەم جۆرە تاوانە بکە خود لە دەرەوە ئەم جۆرە تاواناکە واتە هیچ خوێندنەوەیەکەیە جەنابەت باست لەوە کە پەروەردە یعنی ڕۆڵی ئەساسی هەیە یعنی ئێمە بەدەر لەوەی کە باز لە بکەین لە خوێندنگەکاندا ئەمە ئاماژی پێ بکرێ سەرەتا بێت لەناو خێزانەوە دایک و باوک ڕۆڵێکی سەرەکیان هەیە دایک و باوک ئەمە هیچ وەک باسم کە خوێندنەوەیەکەیە کە تۆ هەست بکەی ئەم مناڵە چێژ لەوە ئەبینە بۆ نمونە ئەم جۆرە تاوانە ئەنجام بدا بەڵێ بەدڵنیایەوە ئێمە کاتێک کە سری مناڵەکەین ئەبینی شتێکی هێناوە تۆ لە گەڕەکە لە ماڵی دراوسێکەکە کەچی لەگە خۆتا هێنێت توی خەتی جیفانیەوە زۆر جارێ دایک و باوک لە هێنانەوەی ئەو کلوپلانی کە بە مناڵەکەی پێ بێ زۆر وریابێ و شار بێ چکە نابێ ئەو حەقە بە مناڵەکەی باد بە بیانووی نەزانین وڵا نەیزانی وڵا ئەگای لێنەوە خستێتی جیفانە چکە زۆرێک لە مناڵ
جۆرێک لەم ڕفتارانە دووباراکاتەوە یا جۆرێک لەم ڕفتارانە ئەکات بەڵام ئەوەی کە من وەکو باوکێک یا دایک باوکەکان نتوانن بۆنمە ئەم شتانە ڕاستکەنەوە ئەو حەقە بە مناڵەکان نەدەن کاتێکە تۆ کەلوپەری مناڵەکە دێنی دەبێت لێرە دایک باوک ڕۆڵی کاریگەریە بێ بە ڕاستکردنەوەی ئەمەڵە چکە ئەگەر ئێمە زۆر جارێ نمونەمانەیە لە لای خێزانەکانی خۆمان لە چوادووری خۆمان ئەڵە چی کە مناڵەکەم شتێکی ناو پێم تو بێ زەحمەت ئەم شتە لەکوێ هێناوە ئەبێ بەڕاستی کۆمەڵێک سینوجیمێ لەگەم مناڵەکەتا بکەین چۆن هێنات لەکوێت بوو دەبێت تۆ بپرسی لەسەر ئەم شتانە بەڵام بەداخەوە زۆر جارێ بەشێکی زۆری و خێزانانەی کە نمونەی لەم جۆران لێبەر هەمدێک کە با بڵێن مناڵێکیان لێبەر هەمدێک کە چێژ دەبینێ لە دزینی خەڵک یا لە دزینی شدیا با بڵێن ئەو حەزی لا دروست دەبێت ئەوەیە کە تۆ با بڵێن جۆرێک لە ئیهمالی پێوە دیارە کە شتەکە هێنێتەوە بەلای ئاساییە یا ناپرسێ ئەم چێژە لە مناڵیەوە دروست ببێت بەدڵنیایەوە بەشێکی زۆربەی زۆری ئەوانەی کە دەگەنە باری حاڵەتی نەفسی با بڵێن بە نەخۆشی دەرونی ئەژما دەکرێت بەشێکی پەیوەندی بەلانی پەروەردەوەیە و لەداوە ئێمە بیرمان نەچێت زۆربەی زۆری ژینگە با بڵێن خێزان و قوتابخانە و هەموو سێکتەرەکان نەبوونی وەزعی مادی خێزانەکان و یا باڵنی باشی و دوای خراپبوونی هەموو یارمەتیدەری ئەم کەساکە بۆی کە جۆرێک لەم فۆرمەی بۆ دروست بێت جۆرێک لەم حەزی بۆ دروست بێت بۆی بەدڵنیایەوە ئەو بەشەی کە بەشازی پەروەردەی چەوتە با بڵێن بەشازی پەروەردەی ناتەندروستە تێپەڕێبێت دەکاتە ئەم فۆرمەکە پیترگ ناکرێت زۆرێک لەو کەسانە بینی سێرەکەی ئەوی کاکسەکە و باسی کردەوە بە پێ ئەزمونێش من هەمە زیاتر لە 4 جار و 6 جار گەڕێتەوە بەستنە بابەتە بۆی ئەمە تاو ئەمە لەوە دەرچووە کە بۆ تۆ وای دابنی بڵێ ئەمە لەبەر هەندی حاڵەتە بەڵام ئەوە دووبارەیەکی زۆر باشە ئەگەڕێم وڵات بەڵێ ئازیزان لە پەڕەی ڕسمی فەیسبوک کورسات نیوز ڕاستەوخۆ بەرنامی فایل و دیاردە دەتوانن کۆمنت بنووسن هەر پرسیارێکتان تایبەت بە تەوری بەرنامەکە هەبێت ئێمە کۆمنتەکانتان دەخوێنینەوە و ئاڕاستی میوانەکانی دەکەین دواتر ئەگەڕم وڵات کاکە هەستیار کاکە عومەر باس لەوە دەکرێت سزاکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەک نین کە بتوانرێت کۆنتترۆلی تاوانی دزیکردن بکرێت چونکە بەشێک لەو کەسانەی کە تاوانی دزیکردن ئەنجام دەدەن دەبینین سابقیان هەیە هەروە کاکسەرکەوتیش لە راپۆرتەکە ئاماژەی پێکرد مانای ئەوەی ئەمانە پێشتر ئەم کاریان کردو تەنانەت لە کاکسەرکەوت باس لەوە کرد هەندێک لە کەیسەکان مانێک نابێت ینی تاوانێکی کردووە بەر بووە و دووبارە ئەم تاوانی ئەنجام داوەتەوە کەواتە یاساکان لە هەرێمی کوردستان و ئەو سزایانی کە بۆ ئەم تاوانانە دانراون چیمان پێڵێ ئەگەر بینە سەر یاساکان لە یاسای ژمارە 1969 ژمارە 11 ساڵی 1969 یاسای سزادانی عراقی 12 مادەی تەرخان کردووە بۆ تاوانەکانی دزیکردن کە لە مادەی 439 دەست پێکا بۆ مادەی 450 بەڵێ وەکو سزاکان ینی ئەم جەریمەیە خطورەتێکی زۆر زۆری هەیە لەسەر کۆمەلگا بۆیە مشەڕعی عراقی یاسادەنەری عراقی سزایەکی توندی داناوە بۆ تاوانی دزیکردن کە لە حەبسەوە دەست پێکا لە هەندێک حاڵەتە ئاگاتە عقوبەی ئیعدام و مؤبەد بۆیە سزاکان ینی یاساکان لە ڕووی دیاریکردنی سزای تاوانی دزیکردنەوە هیچ خەلەلێکی تیانە هیچ کێشەیەکی نییە بەڵام عادەتەن لە کاتی دادگاییکردنی تۆمەتبارە ئەو تۆمەتبارەی کێتە بەردەم دادگا ئۆبار و زروفی ئەو تاوانەی ئەو زروفەی کە ئەو تاوانەی تا ڕووداوە وەبار و زروفی کەسێتی کەسی تۆمەتبار محکمە دادگا لە بەرچاوی ئەگرێ بۆ نمونە کەسەکە یەکەم جارێکی تاوان ئەنجامدا محکمە بەچاوی بەزەیەوە لێ ئەڕوانێەوە سزایەکی سوکتری ئەدا لە چاوی ئەو کەسەی کە دزیکردنی کردووە بە پیشە و دووبارەی کردوێتەوە بۆ نمونە گەر پێشینەی تاوانی هەبوو دادگا سزایەکی قورستری ئەدا لە بیریشمان نەچێ ینی تەنها بڵێن ئەم خەلەلە پەیوەندی بە هینەوە نییە بڵێن سزاکان سوکن و نابنەوەی ڕەدع و نابنەوەی چارەسە ئیسلاحکردنی کەسی تۆمەتبار یا کەسی سزا دەراو خۆ دەزانیت محکمە تەنها بڕیار دەرەکا بە سزادانی ئەم کەسە و ئەم کەسە ئیدا ئەکرێت لە مؤسسەیەکی ئیسلاحیە پێویستە لە مؤسسە ئیسلاحەکە بەرنامەی تایبەت هەبێ بۆ ئەم کەسە ڕای بهێننەوە وای لێ بکەنەوە کە لەگەڵ کۆمەلگایە ڕابێتەوە شانی ئەوە بێ ینی بەکەڵکی ئەوە بێ بکەیتەوە کۆمەلگا ئەمەش بە تەنها بە بەسەربردننی سزاکە کۆتایی نایە پێویستە دەوڵەت یاخود حکوومەت چاودێری ئەم کەسە بکە لە دوای تەواوبوونی سزاکەی چاودێری ئەم کەسە بکە بەڕاستی بزانێ ئایا چیەکە یاخود پیشەیەکی بۆ بدۆزێتەوە یان لە سژنا سازیەکانمان دەکرێت بڵین بە شێوەیەکن کە بە شێوەیەک ئەو کەسانی کە سزا دەدرێن و دەچنە ئەوێ بە شێوەیەکی باش تێکەڵی کۆمەلگایانەکەنەوە یاخود ئەمانە گلەیەکە لەسەر چاکسازیەکانیە لەسەر ئەوەیە کە ئەمانە سزاکانیان تەواو ناکەن واتە ئەو هەدەفەی کە چاکسازی هەیەی ناپێکرێت بۆی ئەمانە تاوانە دادگا
جیاوازیەکە لە بینی دوو تۆمەتبارە کەسێک وەکو کوتم پێشینی تاوانی نییە لەگەڵ کەسێک ترەکە پێشینی تاوانیە و هەروە جیاوازیەکە لەگەڵ ئەو کەسەی کە سکاڵاکار بەڕاستی هۆکارێکی تری ئەوەی کە سزاکان کاریگەریان نیە لەسەر ئیسلاحبوونی تۆمەتبار ئەو گەڕێتەوە بۆ کەسی سکاڵاکار کە تەنازولەکە ینی لە مافە مەدەنێک لە مافە تایبەتەکەی خۆی خۆشە بێ کە لێی خۆش بوو محکەمە ینی ئەم لێ خۆشببوونە لە بەرچاوەگرێ سزایەکی کەمتری ئەدا بۆیە ئەنی بە تەنها ناگەڕێتەوە بۆ تهدیدی ئەو عقوبەی کە دادگا کەسێک سزا ئەدا ئەمەر پێ وانە یاساکان لە هەرێمی کوردستاندا کۆنن و پێویستیان بەوە هەیە هەموارکردنەوە پێویستیان بە هەمارکردنەوە ئەو یاسای تایبەتە باما یاسای سزادانی عێراقی ینی ساڵێکی زۆری بەسەرا تێپەڕیوە 69 بەڵێ ینی ئێمە ئێستا لە ساڵی 2021کین و ئێمە باس لەواکەین کە ئەم جۆرە تاوانانە ئەنجامدانی ئەم جۆرە تاوانانە گۆڕانکاری بەسەردا شێوازی تازە ئەگیرێتە بەر بۆ ئەنجامدانی ئەم تاوانە لەگەڵ ئەم گۆڕانکاریانە یاساکانیشمان پێویستیان بۆنی هەموارکردنەوە بەڵێ پێویستیان بە گۆڕانکاریە وەلێ یاسای سزادان ئەو دوانزەمادەی کە من بۆم باسکردی زۆر شاملە هەموو ئەو تاوانە دزیکردنا ناکرێتەوە بە هەر شێوازێک ئەنجام بدرێ بەڵام ئینەکەی تۆ زۆر تەواوە قسەکەی تۆ زۆر ڕاستە پێویستی بە هەمارکردنەوە هەیە لە هەنێ ڕۆ چکە لەگەڵ تەتەوری کۆمەلگا جەرائیمەکانیش تەتەوری کردووە ئەسالیبەکانی دزیکردن یا ئەنجامدانی تاوان گۆڕانکاری بەسەرا هاتووە جاری وایە تاوانمان هەیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەنجام بدرێ خۆ دەزانی وەکو کاگەستیار و میوانە بەڕێزەکەتان لە هەولێرەوە باسی کرد هۆکاری دزیکردن نەگەڕێتەوە بۆ زیادبوونی دزیکردن نەگڵێ هۆکاری دزیکردن نەگەڕێتەوە بۆ ئەو قەرانە ئاوری کە تووشی هەرێمی کوردستان بووە و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بێکاری هەر کاتێ ئەم ڕێژەیە بەرز بووە ڕێژەی تاوانەکانی یاسا ئەم هۆکارە یاخود با بڵێن ئەم پاساوە لەبەر چاوەگرێت یاسا هۆکارەکانی ئەو هۆکارانی کە بۆتە پاڵنەر بۆ دزیکردن لە بەرچاوێگرێ بۆ نمونە ئەگەر دوو تۆمەتبار بێنین هەڵسەنگاندنی بۆ بکەین تۆمەتبارێکیان بۆ لە پێناو خۆشی خۆیان هەڵەسێ بە دزیکردن یعنی پارەکە بۆ تەسلیە و بۆ کات بەسەربردن بەکارێنێ بەڵام تۆمەتبارێکی ترمان هەیە ئەو پارەی کە دەستی کەوتووە لە ڕێگەی دزیکردنەوە زۆر زەرورە بۆ پێداویستی دەرمانی مناڵەکەی یاخود بۆ خواردنی مناڵەکەی بەکاری دزیکردنەکەی ئەنجامداوە ئەوێ لەوا سەرفیکات ئەم دوجار هەر دزیە بەڵام سزاکەی فەرقەکە بەڕاستی دادگا ئەمە لە بەرچاوەگرێت کە ئەم کەسە ئەو هۆکاری کە بۆتە پاڵنەر بۆ ئەنجامدانی سزاکە لەگەڵ ئەم کەسێت تراکە هۆکارەکەی بۆ کات بەسەربردن و بۆ خۆشی خۆیەتی دادگا سزایەکی جیاوازیانەدا ئەم سووترە ئەم تونترە زۆر باشە ئەگەڕێ وڵات کاکە کارزان ئەگەڕێم وڵای جەنابەت هەماهەنگی هێزە ئەمنیەکان و تایبەت لە نێوان پارێزگاکاندا چۆنە بەتایبەت ئێمە کاتێ باز لە دزینی ئۆتۆمبیل دەکرێت ئاماژەتان بۆ کرد کە دەکرێت بۆ نمونە ئۆتۆمبیلێک لە سلێمانیەوە کە بدزرێ ببرێتە پارێزگایەکی تر یاخود لە پارێزگایەکی ترەوە بهێنرێتە سلێمانی بهێنرێتە هەولێر لەم کاتەدا کاتێک کە تاوانێکی لەم جۆرە ڕوودەدات هەماهەنگی هێزە ئەمنیەکان چۆنە لە نێوان پارێزگاکاندا سەبارەت بە هەماهەنگی نێوان هێزە ئەمنیەکان لە گشت پارێزگاکانی هەرێمی کوردستان و گشت ئیدارە سەربەخۆکان هەماهەنگێکی تەواو هەیە لە نێوان گشت هێزە ئەمنیەکان لە حاڵەتێکە نەک لە حاڵەتی دزینی ئۆتۆمبیل ئێمە دەتوانین لە حاڵەتی دزینی ماڵان و دزینی شتومەک و ئەوانەش دەست پێ بکەین و بڕیاری لەسەر بدەین کەوا لە هەموو حاڵەتێکی دزی کە ئەنجام دەدرێت لەناو هەرێمی کوردستان لە هەر شارێک بێ کتابێکی نووسراوێکی گشتاندن دەکرێت بۆ گشت بەڕێبەرایەتەکانی پۆلیس و ئیدارە سەربەخۆکان کەوا ئەم تۆمەتبارە هەستاوە بە دزیکردن لە فلانە شوێن لە فلانە شار هەستاوە بە دزیکردین فلان ئۆتۆمبیل فلانە ماڵ بۆ ئەوەی لە هەر شوێنێک بدۆزرێتەوە لەیان سەردانی هەر دەستگایەکی حکومی بکە کە لە داهاتوودا پەنا بەخوا هەندەی نەماوە سیستەمێکی ئەلکترۆنی تەواو دەبێ کە لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەزیری ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی کە ڕاستپاردەی بەڕێبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم و گشت بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان سیستەمی بە ئەلکترۆنیکردن دەست پێ دەکات دەچێتە بواری جێبەجێکردن کەوا تۆمەتبار لە هەر شوێنێک داواکراو بێ لە ناو هەرێمی کوردستان سەردانی هەر فەرمانگەیەکی حکومی بکە بۆ ڕایکردنی هەر مامەڵەیەک دەست بەجێ لە شوێنەکەی خۆی دەست بەسەر دەکرێ و ڕادستی دادگا دەکرێت. ئەگەرچی کارزانیانی ئەمە جێگەی گومان نییە کە هەمیشە هێزە ئەمنیەکان هەوڵیان داوە کاتێکە تاوانێک ئەنجام دەدرێت بە زووترین کات ینی ئەو تاوانە بدۆزنەوە تۆمەتبارەکان دەستگیر بکەن بەڵام ئێوە پێتان وایە کە ئەگەر ئەم سیستەمی ئەلکترۆنیکردنە جێبەجێ بکرێت زووتر و باشتر دەتوانن تۆمەتبارەکان بدۆزنەوە دەستگیریان بکەن؟ بەڵێ بێگومان ئێستا خۆمان دەزانین لە سەردەمی ئێستادا
سەردەمی ئەلکترۆنیکردنی سیستەمی لە هەموو وڵاتێک دەستی پێ کردووە بەڵام کوردستانیش دەکەوێتە ئەو بوارەی کە دەست بکاتن بە ئەلکترۆنیکردنی سیستەمی دەستگیرکردنی تۆمەتباران ناوی ئەو تۆمەتبارە کەواتە تۆمەتوار جارێکی تر ناتوانێت بە ئازادانە پاشکردنی تاوانەکەی بتوانێت لە ناو شارەکان بسوڕێتەوە و سەردانی دەستگاکانی فەرمی حکوومەت بکە لەبەر ئەوەی لە هەر شوێنێک سەردانی هەر فەرمانگەیەکی حکومی بکە دەست بەجێ کە پێش ڕایکردنی مامەڵەکەی کە ناوی داخلی ئەم سیستەمە دەکرێت ئیشاڵە لە داهاتویەکی نزیکدا ئەو سیستەمە دەکەوێتە کار و بە دەستگاکانیش ڕاگەیاندنی دەناسێنین ئیشاڵە کەواتە لەم حاڵەتەیە ڕووداوی دزیکردن و ڕووداوەکانی کوشتن و بە هەمە جۆری لە گشت هەرێمی کوردستان بەرەو کەمبوونەوە دەچێت لەبەروەی تۆمەتواران جارێکی تر ناتوانن بە هیچ شێوەیەک لە دەست یاستە ڕزگاریان. زۆر باشە کاک هەستیار دەکرێت کاتێک ئێمە باز لە تاوانی دزیکردن ئەکەین دەکرێت ئەم تاوانە بکرێتە پیشە؟ بەدڵنیایەوە بەش لای بەشێک ئەبێتە پیشە چونکە تۆ بینی ئەم کەسە با بڵێن وەعیکی بەرزی نییە ئاسیکە ڕۆشنبیری باشی نییە بۆی کە تێبگات پاکردنی پارە لەسەر بۆ منە دەستبردن بۆ ماڵی خەڵکی ئەمە یارمەتی تۆ نادات چکە بەشێک لەمانی کە بۆ هەوڵدن بیکەنە پیشە تەنها ئەوەی کە سوودیان لێ بینی ینی کە بوونە گۆڕانکاریەکی باشیان لە ژێنی خۆیان ناکردو و دانێ بەردام لەسەم پرۆسەیە بۆیە بەدڵنیایەوە بەشێکیان هەوڵدەن بۆ ئەمە و کردوشیانە بە پیشە و ئێشیکەم بە پیشە بەڵام قسەکە لەسەرەوەی ئێمە لە ڕاستیە بێت دەستنیشانی ئەوە بکەین کە کەسێک بۆچی دزیەکە ئێمە بەڕاستی بەس ئەوە زۆر جارە 50 تۆمەت بۆ کەسەکە درێژەکەن کە ئەم کەسە دزی کردو بەڵام تۆ بیانە بەرچاوی خۆمان ئێمە کۆمەڵی هۆکاری زۆر بەهێزێ لە وڵاتی ئێمەدا کە یارمەتی دەرە بۆی کە کەسێک تاوانێکی وەکو دزی ئەنجام بە سری شڵقاوی سیاسی کە لە وڵاتی ئێمە خۆی لە هەموو دنیادەوە هەتا سیاسەتی وڵات بەرەو ئالۆزی بڕا بەرەو تێکەڵ شێش و شڵقاوی بڕات یارمەتی خەڵکەدا بۆی کە ئەو حەزە با بڵێن شاراوانی کە یەتی بەشێک لەو خەڵکە حەزە شاراوی بێنێتە دی یەکێک لە دیهێنان دیەکەشی بۆ نوێتاوانی دزیکردنا و بەداخەوە سۆشیال میدیاش بە شازگی گشتی ئێمە کە سەرنجمان هەیە لەسەری ئەمش یارمەتی دارە بۆی کە ژینگێکی باشی ڕەخساندووە بۆی کە خەڵک فێری کۆمەڵە تکنیکی زۆر باشکالەوەی کە چۆن دزی بکە و بە چه ئاسانکارێک دزی بکات بڵاوکردنەوەی ئەو کاتێک کە تاوانێک ئەنجام دەدرێت لە سوشیال میدیا بڵاو دەکرێتەوە هەموو ئەو دزیانە بۆ نمونە دزینی ئۆتۆمبیلە دزینی سەر و ماڵی هاوڵاتیانە پارێ مەسەلەن ئاڵتونە ئەمانەکە ڕاستەوخۆ لە سوشیال میدیا بڵاو دەکرێتەوە ئەو ڕێکارانی کە ئەو کەسە گرتوێتە بەر ئەو تۆمەتبارە گرتوێتە بەر باسی لێوە دەکرێت ئەمانە خۆی لە خۆیدا جارێکی تر زیان بە کۆمەلگاکەمان ناگەێنێتەوە ئەمە جارێکی تر هۆکار نابێ بۆ زیادبوونی ئەم جۆرە تاوانە دڵنیایەوە زۆربەی زۆری ئەوانەی کە دزی ئەەکەن بە وردی متابعی ئەو پرۆساناکەن بە وردی چوە بە حکمی من لەگەڵ بەشێکانەوە نزیکم لەسەر مابەتە بە وردی سێرە و دیراسەیەکەن ئەمە چۆن بووە چۆن کراوە لە کوێ کراوە ئەو هەنگاوانە چۆنن هەمووی ئەو هەنگاوانەی کە لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە یا باڵێ لە ڕێگەی سوشیال میدیاوە بە پاکراوی دەچێتە بەردەسیم خۆی بۆ ئەمەدەیکا وەرێگرێت بۆیە ئێمە زۆر جارێ سەرنجمانە بەرەسەر بابەتە هەم وێنەی سزادراوەکە هەم وێنەی ئەو کەسێک کە جەریمەکە ئەنجام بدات کە نابێ بە هیچ شێوەیە پیشان بدرێت و هەم بەشێک لەو خەتواتە نیەنیانی کە دەکرێت نابێ پیشان بدرێت چکە ئەمە تۆ ژینگەی ڕەخسێنی بۆی کە کەسێک بە ئاسانترین شێوە کۆمەڵێک ڕێگا و کۆمەڵ هەنگاو بدۆزێتەوە بۆی کە ئەم جەریمەی ئەنجام بات بەڵام ئێمە بەشێکی تر لەوەیە کە بەڕاستی کێشە خێزانەکانە بەداخۆ ئێمە لە کۆمەلگای ئێمەدا ڕێژەی جابوونەوە و کێشەی خێزانەکان هۆکارێکی زۆر بەهێزن بۆی کە کەسێک هانا بەرە بۆی کە جەریمە ئەنجام باجا دزی لەناو ئەمانە چکە دیخەت بە وەسئی خێزانەکانی ئێستای کۆمەلگای ئێمە بە زۆر بە دژوارێکی زۆر هاتێپەڕەبێ ئەم لە ئەو جیلەی کە با بڵێن مۆزەف و مامۆستا و هەمووی با بڵێن فەرمانبەرە و ئەو جیلەشی کە ئیشی نییە یعنی با بڵێن کاسبە هەردوو فیئەکە یعنی بە وەزعێکی مادی خراپ هاتێپەڕەبێت ئەمە چی لێ کردووە کێشەی لە خێزانە دروست کردووە و ئەم کێشە خێزانانەش زۆر جار هەیە بۆی کە کەسەکە لە ڕووی مادیەکەەوە هەوڵ دەپڕیکاتەوە هانا بۆ چێ بە هانا بە ئەو ڕێگانە مەشروعە نیەتی ئەنجامدانی ئەم تاوانە تا چەند گرنگە هەندێک جار دەوتری ئەم کەسە نیەتی نەبوو ئەم کارە بکە یاخود نەیزانیوە هۆشیاری یاسایی لەم بارەوە تا چەند گرنگە و یاخود بە شێوەیەکی تر بڵێن یاسا گوێلەوە ئاگرێت کە کەسێک بڵێت من نەمزانیوە کە ئەو کارم کردووە لە تاوانی دزیکردنا جەریمەیەکی عەمدیە ینی تۆ ناتوانانی بڵێ نەمزانیوە من ئەم شتم بردووە مادەی 439 لە قانونی عقوبات پێناسەی دزی بۆ کردوین اختلاس مال منقول مملوك لغير الجاني عمدا يعني باسی جەریمەیەکی عەمدیە بە عەمدی ئەیکا خۆ ئەگەر من
ئەم شتا هەڵگرم لێراوە عقادم وابێ کە ئەم شتە هی خۆمە مڵکی خۆمە بەڵام لە ئەسڵاوانە بێ ئەمە بەتاوان ئەژمار ناکرێت بەڵام تۆ جەریمێکی گەورە ئەنجام ماوە کەسێک جەریمێکی گەورەی ئەنجامەوە سیارێکی لە گەڕاجەکە هێناوەتە دەرەوە بردوەتی ئەکرێ بڵێ نەمزانیوە شتیوا ئەبێت شتیوا نابێت بۆیە لەبەر ئەوە جەریمەکان جەرایمێکی عەمدین یعنی نێتی تۆمەتبارەکە گرنگ نییە وەکو وتمان هۆکارە پاڵنەرەکە گرنگە بۆ دیاریکردنی سزاکان نەک شەریک لەم حاڵەتەیە دەورێکی هەیە هەمان سزای هەیە بەڵێ هەمان سزای هەیە هەر شوڕەکەکان لە تاوانی دزیکردنە هەمان سزای ئەگەر عەدەدی بکەرەکان زیاتر بوو سزاکەی زیاترەکە یعنی سزاکەی لە حەبسەوە ئەکاتە سجن خۆمان زانین سجنی موقەتمان هەیە و مؤبەدیشمان هەیە هەنێ جار سزاکەی ئەگاتە ئەعدام لە کاتێک ئەگەر بوێتە هۆی کوشتنی تاوان لەسەر کراو ئەو کەسێک کە تۆمەتبارەکە ئێوە دزەکەی لێ بکە ئەی کوژێ یاخود ئازارێکی زۆر گەورەی ئەبێتە هۆی ئەوەی کە پەکی بخا کاکومەر لە بەشێک لەو تاوانانەی کە ئەنجام دەدرێت بنمونە لە هەفتەی ڕابردوو تاوانێکی دزیکردن هەبوو لە شەستێکەی شاری سلێمانی کە بە چەند کەسێک دەفتەرێک دۆلاریان لە کەسێک بردبوو گازی فرمێسک ڕێژیان بە دەموچاوی داڕشت بوو. پرسیارەکەی من ئەوەیە کاتێک کە تۆ ئەم تاوانە ئەنجام دەدەیت وە لە بەرامبەردا کارێک ئەنجام دەدەیت کە ئازار بەم کەسە بگەێنی یان بۆ نمونە تۆ کاتێکە ئۆتۆمبیلێک لە گەراجێکی سیارەیە ئەهێنیتە دەرەوە بە پسوڵەیەکی ساختە. ئەمە تاوانێکی تریش دروست ناکات لەگەڵ ئەوەیە کە تاوانی دزیکردن ئەنجامەدا تەزویرێکی شەکە ینی ساختەکاریەکی شەکە لە محەڕەرێکە ئەو کاتە هەرێک ئەوراقی بکرێتەوە بەڵام دوو جەریمەی ئەنجام ماوە هەم جەریمەی تەزویر هەم جەریمەی دزیکردن لە کۆتاییە محکەمە دوو تۆمەتی ئاراساکە و دوو سزای ئەدا لەبەر ئەوەی یەک مەبەست هەیە لە هەردوو کردارەکەیە لە هەردوو تاوانەکەیە بۆ یەک مەبەست ئەنجامی داوە کە بردننی سیارەکەیە تەزویرەکەی ئەنجاماوە بۆ بردننی سیارەکە کەواتە یەک مەبەست هەیە لە هەردوو کردارەکە بۆیە محکەمە دوو سزایە بەڵام سزای کامیان زیاتر بوو ئەیانی بەسەرا جێبەجێکرێت بۆ نمونە لە تەزویرەکە 2 ساڵ حکمیە و لە سەریقەکەیە لە دزیکردنەکەی 4 ساڵ حکمیە سزای 4 ساڵەکەی بەسەرا جێبەجێکرێت. باشە کاکە عومەر ئێمە کاتێکە ئەچینە شوێنێکی گشتی ئەچیتە بازار ینی ئەچیتە هەر شوێنێک تۆ بەو پەڕی متمانەوە ئۆتۆمبیلەکەی خۆت لە گەراجێکدا دانی ئەمە زۆر جار ڕەنگە جێگەش هەبێ لە کۆڵانێکا لەسەر شەقامێکدا بەڵام ئۆتۆمبیلەکە دانانی لاین بۆ ئۆتۆمبیلەکە پارێزراو بێت ئەیبێتە گەراجێکەوە بۆی ئۆتۆمبیلەکەت پارێزراو بێت بەڵام لە ئێستاە ینی وای لێ هاتووە کە متمانە بە گەراجەکانیش نەکرێت. پرسیارەکەی من ئەوەیە کاتێکە تۆ ئۆتۆمبیلێک دەبێت لە گەراجێکدا دای ئەنەی وە لە دواتر ئەو ئۆتۆمبیلت نەما وەک ئەوەی لە هەفتەی ڕابردوو کەیسێکی وەهامان هەبوو لێرەدا ساحێبی ئەو گەراجە لە ڕووی یاسایەوە بەرپرسیارە بێت. بەڵێ بەرپرسیارەتێت ئەکەوێتە سەرشان وەدادگا لێکۆڵینەوەی خۆی ئەکا بزانێ کەسی بکەرکێ ئەگەر دەرکەوت دەسی خاوەن گەراجەکەشی تایە ئەوە بەرپرسیارەتێکی تری کەوێتە سەرشان کە ئەبێ بە شەریک بە هاوبەش لەگەڵ ئەو کەسەی کە تاوانەکەی ئەنجامە خۆ ئەگەر دەرکەوت دەستی ئەویتیانە بەڵام بەرپرسیارەتی یاسایی هەر ئەکەوێتە ئەستۆ چکە تۆ لە بەرامبەر بڕێک پارەیە هاتووە سیارەکە دانی لە گەراجە ئەو بەرپرسە لە پاراستنی سیارەکە ئەبێ سیارەکەت وەکو خۆی تەسلیم کاتەوە کاتێککە چی سیارەکە ئەبێتەوە بۆیە لە تەواوی ئەو وەسڵانەی کە تۆ لە گەراجی سیارە وەریەگریت لێ نووسراوەکە ئێمە بەرپرسنین لە هەر شتێک لەناو ئۆتۆمبیلەکە ئەمە تەنها بۆ ڕوونکردنەوە بۆ هاوڵاتیان بۆ ئەوی بەهاڵەت تێ نەگەن ئەم تێبینیەکە نووسراوە تایبەتە بە هەر جۆرە خشڵێک پارەیەک جانتایەک بۆ نمونە کە لە ناو سیارەکە بێت بەڵام ئەمە تایبەت نییە بە خودی سیارەکە ئەو بەرپرسە لە پارێزگاریکردن لە سیارەکەی تۆ چکە تۆ سیارەکە لێدانەوە بۆی ئەو پارێزگاری لێ بکە ئیداعی کردو لەو گەراجە بۆی ئەو پارێزگاری لێ بکە لەبەر ئەوە نووسینی ئەم وینە لە سەروەسڵی هیچ کاریگەریەکی نییە ئەوە بۆ کەلوپەلەکانی ناو سیارەکەیە کاڵێ ئێمە بەرپرسنین بۆیە پێت ئەڵێ ئەمە مانای ئەوەی پێت ئەڵێ کە تۆ ئەبێ دەرگای سیارەکە دابخی یاخود سویچەکان تەسلیمی بکەیت ئەگەر سویچەکان تەسلیمی کەسەکە کرد ئەوە بەرپرسە لە ناو ئەو کەلوپەلانەی کە لە ناو سیارەکەشایە ئەگەر شتێکی لێها ئەو بەرپرسە بەڵام دواتر لێکۆڵینەوە دەری ئەخا ئایا ئەم کەسە خاوەن گەراجەکە شتەکەی بردووە یاخود کەسێکی تر هەساوە بردننی شتەکە و ئەم ئیهمالی کردووە لە پاراستنی سیارەکەیە خۆتانزان لە گەڕاج و ئیسا لە هەموو شوێنەکە کامێرەی چاودێری هەیە لەڕێی کامێری چاودێریەوە دەرەکەوێت کە چیە ئەو تاوانەی ئەنجامدا. زۆر باشە کاکارزانە گەڕەمەلای جناب یەکێک لە کۆمنتانی کە بۆمان هاتووە سەلاح ئاماژە بۆ دەکاڵی حکوومەتی هەرێم بەرپرسیارە چونکە بازگەکان زۆر کەم تەرخەمن. وەڵامی ئێوە چییە؟ ئایا بازگەکان کەم تەرخەم لە هەرێمی کوردستاندا؟ ئەم باز لەوە دەکا بازگەکان بە پۆلیس و ئاسایشیشەوە.
نەخێر بازگەکانی سنوورەکانی هەرێم کە ئەرچەند پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەگشتی هیچ کەمتەرخەمیەکیان نییە لەبەر ئەوەی خۆمان دەزانین هەموو خەڵکانێکی زۆر ڕۆژانە لە ناوی شارەکان و گوندەکان و قەزا و ناحیەکان هاتوو چۆ دەکا ئەگەر تێبینی بکەن دەبینن لە هەموو بازگەکان کامێرەیەکی چاودێری دانراوە بە شەو ڕۆژ ئەو کامیرا ڕیکۆردی گشت ئەو ئۆتۆمبیلانە دەکا کە دەستە ناو شاریان دێنە دەرەوە بەڵام تۆ کە سیارەیەک کە دزراوە ڕقەمی سلێمانیە ڕقەمی هەولێرە تابلۆیەکەی دوهۆکە ناوە داوای ئیجازە و سەنەوەی شخصەکە دەکەین بەڵام خۆمان دەزانین تۆ ئیجازەیەکت پێەیە سیارەیەکی دزیوە ئەو کەسە تاوانێکی کردو هەستەوە بە دزیکردن لە لاو شاری هەولێر بۆ نمونە لە بازگەکە تێدەپەڕێ کە لە بازگەکە زۆر جاران داوای سەنەوەی سیارەکە لێ دەکەن سەنەوەی سیارەکە مەرزنیە بە ناوی خۆی بێ کەواتە لە بازگەکە ئەگەر ئەو کەسە زوو خۆی نەگەینتە دەستگاکانی ئەمنی زوو ئەزگاکانی ئەمنی ئاگادار نکاتەوە ئەم سیارە دەردەچێت لە ناو شاریان دەردەچێت لە قەزا و ناحیەکان زۆر جاریش لەوانەیە بتوانێت لە هەرێمی کوردستانیش دەربازی بێ بەڵام کە ئەو کاتەی کە دەرباسی دەبێ ئەو کامێرەی کە لە بازگەکان هەیە ڕیکۆردی دەکاتن دەتوانی بیگەڕێنەوە کەوا بزانانی ئەو سیارە لە چ تاریخ لە چ کاتێکە لە هەرێمی کوردستان دەرچووە بەڵام حەزم لێ شتێک تریش ڕوون بکەمەوە بە شێوەیەکی گشتی بەپێی پسپۆریم کە چەند ساڵێک لە بەڵگەکانی تاوانی هەرێم وەکو پسپۆر دەردەچوون بۆ شوێنی ڕووداوی دزی بەگشتی من لێرەدا دەتوانم باسی شاری هەولێر بکەم لەبەر ئەوەی من لەو فەرمانگەیە داوامم کردووە زۆربەی ئەو دزینانەی لە خلالی ئەم ساڵانی ڕابردوو با بڵێن دەتوانین باسی 10 ساڵی پێشووتر بکەین زۆربەی دزینەکانی کە لە هەرێمی کوردستان ڕوو دەدەن بە تایبەتی با نمونە بە شاری هەولێرتان بۆ بێنمەوە ئەم دزیانە دزی پلان بۆ دارێژرا و نەبووینە یانیش ئەو پلانی کە بۆ دانراوە زۆرترین کەم تەرخەمی دەگەڕێتەوە بۆ خاوەن ماڵ بۆ نمونە خاوەن ماڵێک بڕێک پارەی هەیە بڕەپارەکەی لەباتی لە شوێنێک یان لەگەڵ خۆی بیباتە دەرەوە یان لە ماڵەکەی خۆی لە شوێنێک داینێ لە ناو قاسەیەک داینێ هەر لەبەر لە شوێنێکی ئاوا دایدنێ کە دزەکە زۆر بە ئاسانی دەتوانێت دەستی بیگەین تێ وە پارەکەی ببا یانیش بۆ نمونە کە کەسێک شتێک دەفرۆشێ بە خەڵکێک دەیبێنێ لەوانی هاوڕێیەکی خۆی ئاگادار بێت کە ئەم خەڵکە ئەمڕۆ فلانە مولکی فرۆشتووە تاقیبی دەکەن تا دەگەڕێتەوە ماڵەوە مراقبەی دەکەن کە کەی دەردەچێت لە ماڵەوە بۆی بچن ئەو شتێک کە لە ماڵەوەی داناوە لی ببن کازان با من پرسیاریەوە لە جەنابەت بکەم ئێوە بە پێی پیشەکەتان کە وەک جەنابەت ئاماژەت پێکردماوەیەکی زۆرە لەو بوارەدا کار دەکەن بوونی کامێرای چاودێری تا چەند بە گرنگ دەزانن لە ماڵەکان لە مۆڵەکان لە شوێنە گشتیەکان لە ڕەنگە خۆگەر تۆ لە هەموو شوێنێکیش ئەم کامێرێت نەبێت بەڵام بۆ نمونە کاتێک تۆ ئۆتۆمبیلێک لە گەڕەکەی توێ ئەگەر تەنها ماڵێک لەو گەڕەکەی کامێرەی چاودێری بە ڕەنگە کار ئاسانی بۆ ئیشەکەی ئێوەشکا بۆی بتوانن کە ئەو کەسانە بدۆزنەوە بەڵێ خۆی لە ئەساسدا بوونی کامێرەی چاودێری لە ناو گشت کوچە و کۆڵانەکانی شارەکان و قەزا و ناحیەکان بە شتێکی زۆر زەڕور دادەندرێت لە کاتی ئێستادا بۆیە گەر ببینی گەر ئێوە ملاحەزە بکەن سیر دەکەن هەموو شوێنە گشتەکانی سەرشەقامە گشتەکان و کوچە و کۆڵانەکان تەبلیغ کراون کەوا دەبێت کامێرەی چاودێری زیاتر لە یەک کامێرەی چاودێری لە شوێنەکان ڕویان لە شەقام بێ بۆی ڕیکۆردی هەموو ئەو کەیسانە بکە ئەو حاڵەتانە بکە ئەو چێشانە بکە کە ڕۆژانە لە شەقام ڕوودەدا بەڵام ئامۆژگاریان دەکەم بەداخەوە هەندێک لە شوێنە گشتیەکان کامێرا بەکاردێنین بە کوالیتێکی یەکجار خراپ ئەم کوالیتێ خراپەی کە ئەم شوێنە گشتیانە بەکاری دەهێنن ئیش و کارەکانی دەستگا ئەمنیەکان قڕستر دەکا لەبەر ئەوەی ئەمە دەتوانین دەستگا ئەمنیەکان لە پۆلیس لە ئاسایش کاتێک دایانەوێ تحقیق لە بابەتێک بکەن لێکۆڵینەوەی لە کەیسێک بکەن دەگەڕێنەوە بۆ لێدانەوەی کامێری چاودێری بۆی بیگەڕێنەوە بەڵام سیر دەکەن کەوا کوالیتی ئەو کامێری چاودێری ئەو شوێنە بەستوێتی کوالیتەکەی یەکجار نزمە ئەگەر بیانەوێ دەموچاوی ئەو شخصە بناسنەوە یان ڕژماری ئۆتۆمبیلەکە بینە پێش بەدەر ناکەوێ بۆیە ئاماژگاریان دەکەم کەوا باشترین کامیرەی چاودێری بە کوالیتی بەرز بەکاربێنن بۆی هەم ئیش و کارەکانی دەستگا ئەمنیەکان ئاسانتر بکە لەبەر خۆمان دەزانین ئێستا سەردەمی پێشکەوتنا پۆلیس و دەستگا ئەمنیەکان بە ئاساییشەوە بلۆ هەموو کارێک بۆ هەموو کێشەیەک بۆ هەموو حاڵەتێکی دزی و کوشتن کە لە شەقامدا ڕوودەدات یاخود لە هەر ماڵێک ڕوودەدات دەگەڕێنەوە بەر کامەرەکانی چاودێری
بۆی بتوانین بگەن بە تۆمەتباری ڕاستەقینە و دەستگیری بکەن و ڕادستی بەڵێ کارزان پرسیارێکی تر کە من بە گرنگ ێزانم هەمیشە کاتێکە ئۆتۆمبیلێک دەکڕیت ڕێنمایی ئەوە دەکرێت کە ئۆتۆمبیلەکە لە ماوەیەکی نزیکدا بکەی بە ناوی خۆتەوە تا ساڵان ناسنامەی سەنەوی ئۆتۆمبیلەکە بکەی بە ناوی خۆتەوە ئەمە تا چەند گرنگا بە نمونە تۆ جەنابەت باست لەوە کرد کاتێکە ئۆتۆمبیلێک دزراوە لە بازگەکاندا دەگیرێت دەبینی سەنەویەکەی بە ناوی ئەم شۆفێرە خۆیەوە نیە بە ناوی کەسێکی ترەوەیە ڕێنمایی ئێوە لەم کاتەدا بۆ شۆفێران چییە؟ بەڵێ خۆی باشترین شت ئەوەیە کە تۆ ئۆتۆمبیلێکت کڕی لە بۆ ئەوەی لەوانەیە زۆر جاران دەبینین لە بنکەکانی پۆلیس داواکاری لە دژێک تۆمار دەکەن کەوا کەسێک ئۆتۆمبیلێکی لێ کڕیوە یان بە ناوی ناکە یان کێشیان هەیە لەسەر بەناوکردنی ئۆتۆمبیلە یان غەڕامەیەکی زۆری هاتۆتە سەر کەوا ناتوانانی ئۆتۆمبیلەکەی بەناوکە ڕێنماییان دەکەین کەوا بە زووترین کات ئەو ئۆتۆمبیلەی کە دەیکردن بۆ سەلامەتی خۆیان و بۆ ئەوەی ئیش و کارەکانی دەستگا ئەمنیەکانیش تۆزێ ئاسانتر بکا بۆمان بە زووترین کات ئۆتۆمبیلەکەی بخاتە سەرناوی خۆی لەبەر ئەوەی خوا نەخواستە ئەم ئۆتۆمبیلە لە یەک لە بازگەکانی هەرێمی کوردستان دەربازی بوو کە ئەم گەیشتە شارێکی جنوب لەوێ بۆ نمونە کارێکی تیرۆریستی پێکرا ئەم ئۆتۆمبیلە لەسەر ناوی ئەم کەسەیە ئەم کەسەش بە تۆمەتبار حساب دەکرێت لەبەر ئۆتۆمبیلە کە هێشتا لەسەر ناوی ئەو باوە تا مەرحەلەی تا قۆناغەکانی لێکۆڵێنەوە هەموو تەواو دەبێت کێشەیەکی گەورەی بۆ دروست دەبێت بۆیە باشتر وایە بە زووترین کات بەناوی زۆر باشە کاک عومەر با هەمان پرسیار لە جەناب بکەم لە ڕووی یاساییەوە ئەو کاتی کەسێکە ئۆتۆمبیلێک دەکرێت و نەیکردو بەناوی خۆی و بە ناوی کەسێکی ترەوەیە هەر جۆرە تاوانێک بەم ئۆتۆمبیلە بکرێت و کاکارزانیش ئاماژەی پێکرد ئەو کەسە بەرپرسیارە بێت کە ئۆتۆمبیلەکەی بەناوەیە کاتەمە تا چەند گرنگە کاتێک ئۆتۆمبیلێک دەکریت بیکەی بە ناوی خۆتەوە گرنگترین شت لە کڕین و فرۆشتنی سیارەیە تەحویلکردنەوەتە تۆمارکردنە بەناوی ئەو کەسەوە خۆ ئەگەر سیارەیەک کڕیت کەسێک ئۆتۆمبیلێک بکڕێ و تۆماری نەکا لە بڕێوەراتی هاتوچۆی تایبەتمەند ئەو گرێبەسەی کە لەنیان خوا ناکردوانە لە دەرەوە گرێبەسێکی پوچەڵە هیچ ئاسارێکی لەسەر دروست نابێ ئۆتۆمبیلەکە هەر بەناوی ئەو کەسەوە ئەمێنێتەوە کە فرۆشتوێتی بۆیە کڕیاریش و فرۆشیار گرنگە ئەو کاتێک کە سیارەیەگە کڕن یاخود ئەم سیارەیەگە فرۆشێ زۆر لە کەسی کڕیار بکە کە بڵێ زووبی کە بەناوی خۆتەوە زوو تەحویلی کە تۆماری کە بەناوی خۆتەوە لەبەرەوەی هەر تاوانێک بەم سیارەیەوە بکرێت ئەم سیارەیە ئەوەلیاتی هەیە دەسەڵاتی تحقیقی یاخود مەحکەمەی تحقیق گەڕێتەوە سەر خاوەنەکەی کە سیارەکەی بەناوەیە بۆیە لەو کەساگرێ ئەگەر بڵێ من ئۆتۆمبیلەکەم فروشت بەڵێ گوێی لێگرێ بەڵام بێ تۆزە قورسە یعنی تانە تاوەکو نەجاتیە بێت لە تاوانەکە ماوەیەکی زۆر لە تەوقیفاتە ئەمێنێتەوە تووشی کێشە و سەرێشەی یاساییە بێ بەڕاستی ڕەنگە دواتریش بۆی ئیسپات نەکرێ بۆی نەسەلمێنرێ کە ئەم ئۆتۆمبیلی فرۆشەوە بە کەسێکی تر تاوانەکەی پێوەکراوە ڕەنگە لەسەر ئەم بکەوێ بەڕاستی بۆیە گرنگترین شت لە کڕین و فرۆشتنی سیارەیە تۆمارکردنێتی لە بەڕێوەبەراتی هاتوچۆی تایبەتمەند هەم بۆ ئەوی مڵکیەتی سیارەکە بگوازێتەوە بۆ ئەو کەسە و هەم بۆیشی بەرپرسیارەتی یاسایی نەکەوێتە سەر خاوەنەکەی کە بەناوێتی و کە فرۆشتێتی زۆر باشە کاکە سیارەگەر باسێک لە چارەسەر بکەین ئێمە هەمیشە باز لەواکەین کاتێ باسیەم تاوانانەکەی دەڵێن ناکرێت بە ینی شێوەیەکی کۆتایی بڵێن تاو ئەم تاوانانە کۆتایی پێێت و ئەنجام نادرێت هەموو وڵاتێکیشە ینی ئەمە هەربوونی هەیە ڕاستە ئێمە دەڵێن بە هاوکاری هێزە ئەمنیەکان و هۆشیاری خەڵک دەکرێت کۆنتترۆل بکرێت بەڵام بە شێوەیەکی بنەبڕ نەخێر بەڵام چارەسەر ینی وەک ئێوە جەنابتان وەک تۆژەرێکی دەرونی بۆ خێزانەکان بۆ مناڵەکانمان بۆ خەڵک چی بێت؟ لە ڕاستە چارەسەر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن ژیان و گوزارانی خەڵک خۆش بکات چکە یاسایەکەیە هەتا ژیان و گوزارانی خەڵک خۆش بێت جەریمەی دزی بە تایبەت دزی کەم دەکاتەوە بۆیە لەسەر و هەموو شتەکانەوەیە کە بێ حکوومەت پلانی تۆکمە دابنێت بۆ ئەو خێزانانەی کە لە خوار هەڵ هێژارەوە نیە هەژارن ژیان و گوزارانیان بۆ خۆشکات ئەمە یەکێکە لە ڕاستە یەکێک لە چارەسەر هەنووکەیەکان چارەسەری دووەمیان ئەوەی کە بەرزکردنەوەی ئاسی وەشیاری کەسەکانە بەڕاستە لە هەموو ڕێگەکانەوە ببوورە چونکە ئەگەر کەسێک ئاسی وەشیاری بەرز بوو گەشت ئەو ڕادەی کە گەشت ئەو ڕادەی قەنەعەتی کرد کە بە دزیکردن تۆ ناتوانانی ژیانی خۆی بگوزارێنی یا ئەو ماڵی کە تۆ ئەیدزیا دەستی بەسەراگریا ئەتوێ بێ بە ڕێگایەکی ناشەرعی ئەو شتە حرامە با بڵێن بۆ تۆ معقول نییە ئەوە ماڵ خەڵکی خۆی و پای کردو ئەگەر کەسەکە دووا لێکرد گاندە و ئاسی کە بە ئاسی ڕۆشنبیریت بەرز کردەوە ئەو کەسە وردە تێگەشتنی بۆ پرۆسەکە ئەگۆڕە و گۆڕانکایی بەسەرادێت بۆی بەداخەوە زۆربەی زۆری ئەوانەی کە جەریمەی دزی ئەنجام بدەن لە سخوار با بڵێن ئاسی ڕۆشنبیرێکی زۆر نزمیان هەیە یعنی کەم یعنی بەو شێوازە وای دابنین
ینی کەم ینی ئاسی ڕۆشنبیری ئەم کەسانە بە جۆرێکی زۆر لاوازە ینی ئەوە نییە بۆ منە کەمترین کات دەبینی شادەدارێکە بینی بۆ لەسەر دزیکی گەورەیە با بڵێن دزیکی جۆرێک بگیرە لەسەر بابەتە بۆیە نزمی ئاسی هۆشاری کەسەکان ئەو مناڵانەی لە شەقامەکاندا کاریان پێ دەکرێت ئەمەش ڕەنگە خۆی جارێکی تر هۆکار بێ بەڵام هەر یەکێکە لە هۆکار ڕسمیەکانەوە تۆ ئەم چیەکە ئاڵوگۆڕەکە بە کۆمەڵە کەلوپەل ئەمە هێشتا وتێکەڵی کەسانێک دەبێ ڕەنگە بە کەسانی باش نەبن هێشتا ئەم کەسە تێنەگەشتوە لەوەی کە ئەم ئاڵوگۆڕە چۆنە ئەم بازرگانی چۆنە کرێ ئەم شتانە چۆنە کرێ بۆیە لە دەرفەتێکی بچکۆلی قازانجێکی تۆزێ نامەشروع ئەو کەیفی پێی دێ ینی زۆربەی زۆری ئەوانە ئەم ناڵانە بۆیە ناچارن لەسەر ئەم پرۆسەی خوار ڕابێنن بۆیە ئەمە ئاگاداربوون لە مناڵەکانمان بە شانسێکی گشتی لە سەرەتایی تەمەنی مناڵیانەوە تا دەگاتە قۆناغی ڕێزەکاری ئەبێ ورد بین لەسەر مامەڵەکردنەکان ئەوەی کە ئەم شتت پێیە ئیتۆ نییە چکە تۆ بێ ڕێگەنە دەی بە هیچ شێ بە هیچ بیانەوەی لێ قبول خێزان ڕۆڵێکی سەرەکی بۆیە من لە حکومەتەوە دەستم پێ کرد من دەستمەسە خێزانی بەڵام حکومەت ڕۆڵێکی کاریگەریە لە ینی با بڵێن باشکردنی گوزارانی خەڵک ئەو کاتە من هاوڕام لەگەڵ ئێوە ئەگەر ژیان و گوزارانی خەڵکی باش کرد دەتوانانی یاساکان زۆر قورسکەینەوە بەڵام تو ژیانی گوزارانی خەڵک دوێران کردووە پارەی نایەتی معاشی نایەتێ ئیشی نییە دەشتێ بڵنە هەموو خەڵکەوە دەشت تەقافی نییە بۆ مەهانە نەبا بۆ دزیکردن بۆیە بەشێک لەم جەریمانە پەیوەندی بە نزمی ئاسی هۆشاری کەسەکەوە و حکومەت خۆی سەبەبی ئەم جەریمانێ بۆ زانیاری بەڕێستان و ئێمە سەرسەر وەکەین ئەگەر ئێمە ئەگە بتوانین بەرزکردن ئاسی هۆشاری خێزانەکان بۆ ئاستە بگەێنین کە نابێ هانابەرین بۆ ئەم ڕێگانە مەشروع بۆ دەوڵەمەکردنی خۆمان لە ڕاستی ئەمە ئاماجێکی زۆر باشەکانی ڕۆڵێکیانە بێت لەم بابەتە بەدڵنیایەوە ئەوەی کە من ئاگادار بووم کەم تا زۆر ئەوەی ڕۆڵێکی زۆر قورس خراوتە سەر شانی چاکسازیەکان یعنی بە جۆرێک ئەوەی کە هەموو کۆمەڵگا بەشدارە لە تێکدانی ئەم کەسانە بەڵام ئەو دوایی دووبارە بێ چاکیشیکەینەوە چکە ئەگە پلانی بەرنامەی حکومەت بە جۆرێک بێ ئەسڵەن زۆربەی زۆری ئەوانەی کە ئێستاتونەتە ناو چاکسازەکان نان ناو چاکسازەکانەوە تەنها بەوەی کە ئەگەر کارێکی بۆ دابینکی کارێکی کەمێک شایستەش بێ بۆ کەسەکە و ژیان و گوزارانی دابینکە وەستەکەنی بۆ دابینکە لەلایەن حکومەتەوە و مناڵەکانی حکومەت خۆی بە سەپەرشتی ئەم مناڵانە بکە کە ئێسانی بەڕاستی واقعی تێکەوتین ئێمە یعنی مناڵ کراوەتەوە دەشتەوە کە کەس نازانێت چێ پەروەردەیەکە چێ سەپەرشتیەکە ئەتۆ ئەم واقعیت دروست کردووە ئەم ژینگەی خوڵقاوە لە ڕاستیە بێ چاوەڕێی هەندێک لەم خەتوات و لەم هەنگاوانش بنی کە ئەمە بەم جۆری ئێستاە بۆی بەدڵنیایەوە هەنگاوەکان ڕاستەخۆ پەیوەندی بەلانی حکومەتەوە حکومەت دەبێ ئەم هەنگاوانە بنێت من دڵنیا دەکەم و ئەگەر ئەم هەنگاوانە بنێ ئەگەر ئیش بدۆزێتەوە بۆ ژیانی خەڵکی باشکات و هەلی کار بڕەخسێنەوە پەروەردەیەکی جدی مناڵەکانمان بکە بەدڵنیا و لە 170 ئەم جەریمانەکەم دەستخۆش کاک عومەر کۆتا قسەی جەنابتان وەکو کاگەسیار ئاماژەی پێدا باشبوونی بارودۆخی ئابووری هاوڵاتیان ئەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی دزیکردن و هەموو ئەو جەریمانەی نەک بەتەنیا دزیکردن هەموو ئەو جەریمانی کە تایبەتن بە ئەموالەوە الجرائم الواقعة على ئەموال هەم لە دزیکردنەوە هەم لە فێڵ و دەستبڕینەوە هەم لە غەشکردن لە مامەڵاتی تیجاریەوە هەم لە تەزویرکردنەوە تەزویری پارە و تەزویری محرڕاتی ڕسمی و هەم لە ڕەشوە و بەرتیل وەرگرتن و اختلاس و بردننی ئەموالی دەوڵەتەوە ئەم ڕێژەیە دابەزێ هەر کاتێ بارودۆخی ئابووری هاوڵاتیان باشتر بۆ ڕێژەکە کەمە بێتەوە بنبڕ ناکرێت لە هیچ کۆمەلگایەکە جەرائیم بنبڕ ناکرێت بەڵام کەم ئەکرێتەوە بۆیە وە سزاش دەوری خۆی هەیە بەڕاستی سزادانی کەسی تۆمەتبار وەکو جەناب دەزانی فەلسفەی سزا یاخود ئامانج لە سزا ئەوە نیە کە تۆڵە لە تۆمەتبار لە سزادراو بکەیتەوە بەڵکو فەلسفەی سزا ئەوەیە کە ئەم کەسە چاک بکەیت ئیسلاحی بکەیت بیخیتەوە کۆمەلگا ڕایبێنیتەوە لەگەڵ کۆمەلگا بخیتەوە ئەو ئەرکا قورساکەوێتەوە سەر مؤسسە ئیسلاحەکە دامەزراوە چاکسازەکە کە پێویستە بەرنامەیەکی چاکسازی وا تۆکمان هەبێ بتوان ئەم کەسە ڕابێنەوە بیخەنەوە کۆمەلگا و فێری پیشەیەکیشی بکەن دەوراتی پیشەیی بکرێتەوە لە ناو سزنا کە هاتە دەرەوە بتوانێت حرفەیەکی هەبێ پیشەیەکی هەبێ بتوانێت داهاتێکی پێ بکات جارێکی پەنا نەباتەوە بەر ئەنجامدانی دەستان خۆش بێ کاک کارزان ئەگەڕێمە لای جەنابەت کۆتا قسەی جەنابتان و ئەمێ وەک کۆتا پرسیاریش ئەوە بڵێم وەک ئێمە لە سەرتاش و ئاماژەمان پێکرد ئێوە بەردەوام لە پاراستنی ماڵ و سامانی هاوڵاتیان دابوون بەڵام ئەم ترسە لە لای خەڵک چۆن ئەڕەوێنەوە بەڵێنی ئەوە دەدەن کە بۆ لەمە و دوای هەمیشە کۆنتترۆلی ئەو حاڵەتانە بکەن کە ڕوودەدات بەڵێ یەک ڕوونکردنەوەی بچووکەیە دەمەوێت ئیزافی بکەم لەسەر قسەکانی خۆم ئێمە لەو تاوانانی کە باسم کرد دزی بەگشتی لە هێرێمی کوردستان کە ڕوویان داوە لە با بڵێن لە 10 ساڵی ڕابردووشە خەڵکانی فەقیر خەڵکانی کەم دەرامەت زۆر کەم یعنی بە ڕێژەیەکی یەکجار کەم کە پەنا دەبەنە بەردزیکردن بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان بەڕێوە بن ئەو کەسانەی مەزرە من بۆ چوونەکەیم لەگەر ئەو بەڕێزانە ڕێزی تایبەتم هەیە بۆیان بەڵام کەسانی دووبارەی دەکەمەوە کەسانی فەقیر و کەم دەرامەت مەحاڵە پەنا ببەنە بەر دزیکردن
بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان ئەو کەسانەی کە دزی دەکەن و خولیای دزیکردنن ئەمانە ڕاهاتون ئەم دزیای دەکەن بۆ زیاتر بۆ خۆشی خۆیان بۆی دەستکەوتێکی زیاتریان دەستکەوێ یاخود چاولێکەریە چاولێکەری لە یەکێک دەکات کەوا دزی کردووە شتێکی بە دزیکردنەکە دەستکەوتووە هەوڵدا ئەوش بگات بە هەمان ببەست یاخود بە فلیمێکی دیوە لە تەلەڤزیۆن کە دزیکردنیەکی پرۆفیشنال کراوە لەناو ئەو فلیمە حەزەکە ئەم شتە بک بەڕاستی بەڵام لێرەش گلەیەکی تەواومان هەیە لە گشت دەستگاکانی ڕاگەاندن کەوە هەموو بابەتێک لە تەلەڤزیۆنەکانی خۆیان پەخش نەکەن و هەروەها بەرنامەی یاسایی دانێن بۆی ئەو خەڵکە ناڕۆشنبیرەی کە پەنا دەباتە بەردزیکردن بتوانین لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە یان لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بزانی کە شێوازی یاسایی کە ئەو تاوانەی ئەنجامی دەدا سزایەکەی چییە؟ بەڵێ زۆر سپاس. ڕائید کارزان ئەمیر غەفوری بەڕێوبەری ڕاگەیاندنی بەڕێوبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم بە سپاسەوە کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ جەنابەت هەروەها عومەر قادر بەرزنجی پارێزەری ڕاوشکار و هەستیار عەلی توێژەری دەرونی سپاس بۆ جەنابیشتان کە لەگەڵمان ئامادەیتان هەبوو ئێمەش بە هیوای ئەوەی نەم جۆرە تاوانانە بەرەو کەمبوونەوە بچێت و هۆشیارێکی تەواو هەبێت بۆ شۆفێران و بۆ خەڵک بەدانانی چاودێری کامێرای چاودێری و دڵنیایی دەدەن کە هەمیشە هێزە ئەمنیەکان پارێزەری سەرماڵی هاوڵاتیان دەبن و دەبێ خەڵک خۆشیان هاوکاری هێزە ئەمنیەکان بکەن لەو ڕۆوە تەورێم جارەشم کۆتایی هات تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە.